سڵاتانێ بە بەڕێزان. کەلوپەل و خواردنەمەنی هاوردەکان لە هەرێمی کوردستان تەوری ئەمجارەی بەرنامەکەی خۆتانە مایکی خەڵک. ئایا بازاری ئازاد ئەوەیە بازرگانەکان بە حەزی خۆیان کەلوپەل و خواردەمەنی بێنە ناو هەرێمی کوردستانە و بە حەزی خۆشیان نرخی بۆ دابنێن؟ ئایا بەرپرسیاتی هاوڵاتیان چیە لە کڕینی ئەو شتومەکانە یاخود ئەو خواردەمەنیانە؟ کێ بەرپرسە لە بوونی کەلوپەل و خواردەمەنی بەسەرچوو یاخود خراپ لە بازارەکانی هەرێمی کوردستان؟ وچانێک و بە هەڤرا دەبین. دوبارە سڵاتانێ بێ بەڕێزان، بەڵێ تەوری ئەمڕۆی بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک تایبەتە بە کەلوپەل و خواردەمەنی هاوردەکان لە هەرێمی کوردستان و ئاماژەمان پێدا کێ بەرپرسە لە بوونی کەلوپەل و خواردەمەنی خراپ لە بازارەکانی هەرێمی کوردستان. بەڵێ یەکەم پەیوەندی هەڵۆ لە تەقتەق. سڵاو لێ بێ کاک هەڵۆ، فەرموو. ئەم کاتە باش هەموو کاتێکت کاک هەڵۆ. ئەوە دەربارەی بابەتەکەی کە ئەمڕۆ قسە دەکەی لە کاتێکە حکوومەتی هەرێم بەرپرسە بەرامبەر بەهێنانی خیار و تەماتە لە کاتێکدا لە کوردستان لە ناحیەکەی ئێمە یەکتەن خیار بە 75,000 بلیمەر بووە لە هەمان کات لە بەرامبەر و هەرزانی خیار و تەماتەیە. بورە کاک هەڵۆ چەند بوو؟ یەکتەن خیار بە چەند بوو؟ کارەساتەی گەورە. کاک هەڵۆ یەکتەن خیار بە چەند بوو؟ 75,000. مەبەستت کوێ بوو لای ئێمە؟ مەبەستم ناحیە تەقتەقە لە سەر بە پارێزگای هەولێر لە کاتێکدا کە خیار تەنی بە 75,000 بوو لە ئێرانشەوە خیار و تەماتە دەهێنرا هەرێمی کوردستانەوە. بەڵێ. دەمەوێت مەسیجێکەس بگەێنم. بەڵێ. داوا لە سەرۆکی حکوومەت دەکەین وڵامی ئەو داوای پەرلەمان باتەوە کە هەڕەشێکی ڕاستەخۆ لەسەر گەنجێکی تەقتەق بوو کە ئامادە بوو لە کاتی خۆپیشاندانەکان خۆی بسووتێنە لۆ ڕێەوە شۆڕشێکی زەماوەری هاوشێوەی شۆڕشی تونێت هەڵبژیرسێ و هاوشێوەی حکوومەتەکە و سەرۆکەکەی تونێت ئەو دەسەڵات و ئەو سەرۆکەش ڕاماڵەیە ئێستا هەڕەشێکی ڕاستەخۆی لەسەرە و ئێمەش داوامان لە لیژنەی ناخۆی پەرلەمان کردو و پێمان گەیشتەوە لیژنەی ناخۆداوا لە سەرۆکی پەرلەمان کردو، سەرۆکی پەرلەمانش داوا لە سەرۆکی حکوومەت کردو ڕاستەخۆ کە لێکۆڵینەوە بکە، بەڵام تا ئێستا نە لێکۆڵینەوە نە حکوومەت جوابی پەرلەمانی داوەتەوە نە هەتا ئێستا یعنی دڵنیاییەک نەدراوەتە ئەو تاکەی تەقتەقەوە جانی لە مەترسی ڕزگار دەبێ و ئێمە لێکۆڵینەوە دەکەین یان شتێک لەو بابەتە. لەو سەرکە ساختەوە ئێمە تا ئێستا بێدەنگی ئەوی بۆتە هۆی سەپاندنی ڕاستەقینەیی تاوانباری حکوومەت و سەرۆکایەتی هەرێم تا ئێستا هیچ لێکۆڵینەوەیەکیان نەکردو لە کاتێکدا کونسوڵخانەی ئەمریکا، فەڕەنسا، بەریتانیا و ئەڵمانیاش من ئاگادار کردوتە لەو مەسەلەیە. بەڵێ کاک هەڵۆ، سپاس بۆ پەیوەندیکەت، سپاس بۆ مەسجەکەت. هەڵۆ لە تەقتەق دەچینە لای حەمید لە هەولێر. سڵاو لێ بێ کاک حەمید، فەرموو. سڵاو لە بەڕێستان کاک شوان. دیارە من پێشەچی لە مەوێ ڕوونکردنەوەیەک بدەم داواکارم لە هەموو هاوڵاتیان کە قسە دەکەن دادوەرانە قسە بکەن بۆ ئەمڕۆی کوردستان بازاری ئازاد بۆ هێنانی کەلوپەل. بەڕای من دەبێ ئەوانەی هاوردەی کەلوپەل دەکەن بەڕادی تایبەتیان هەبێ دوایەوە بیپارێزن لە پلەی گەرمی و ساردی دیاریکرا و دابەشی بکەن بەسەر وەکیلەکانیاندا. ئەوە زۆر زۆر گرنگە. پاشتریش بۆ ئەمڕۆ ئێمەی کورد تەبایی و برایەتیە دادوەرانە حکم بدەن هێرش بکەنە سەر ئەم لاوەولا بۆ ڕووی ئێمەی کورد کە لێ بگەڕێن ئەو خەڵکەی ناوچەی ناودەشت کورتەک کە پشتدەر کە کار و کاسبی خۆیان بکەن مەڕ و حەیوانەکان بەخێو بکەن کشت و کاڵ بکەن کە ئێمە بتوانین کەمتر دۆی ئێرانی و ماست و پەنیری تورکی و ئێرانی بێنین کە کوردستان ببوژێنینەوە. ئەوە وا دەکا کە ئێمە ئەحتیمالمان لەسەر کەلوپەلی خۆماڵی بێ ئەوەیە خزمەت بە کورد نەک ئەوە ئێمە هەڵوێستی ناڕاستەقینەمان هەبێ دژایەتی تۆپبارانی ئێران و تورکیا بکەین بەڵام دژایەتی ئەوە نەکەین کە لە ناو خاچی عێراقەوە پەلاماری ئێران و تورکیا بدرێ. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک، زۆر سپاس کاک حەمید لە هەولێر. بەڵام بەرامبەر بە قسەکەی و ئایا بەڕێزان ئێمە ئەگەر هاتوو یاخود ئەو خواردنانە یاخود ئەو کەلوپەلانی کە هاوردە دەکرێن لە 3 وڵات زیاتر لە هەرێمی کوردستان چین، تورکیا، ئێران، ئەگەر بێت و قەدەغە بکرێن ئەو خواردنانە، ئایا هەرێمی کوردستان کەرتێکی تایبەتی باشکی هەیە بۆ بەرهەمهێنانی ئەو کەلوپەلانە؟ با قسە لەسەرەوە بکەین و ئێوە دەتوان لە پەیوەندیەکانتان باسی کەن لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فیسبوک بە ناونیشانی facebook.com/naliatv دەتوان ڕاتیڤین و سەرنجەکانی خۆتان بنێرن لەسەر تەوەری بەرنامەکە. دەچینە لای ڕێباز لە قوشتەپە. سڵاو لێ بێ کاک ڕێباز، فەرموو. ئەو کاتت باش بەڕێز. زۆر سپاس دەکەم. دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم بۆم تەوەرە. زۆر سپاس. بەڕاستی من هاوڕێ و بەرنامەیەمە. خۆشحاڵین کاک ڕێباز. بەنسبەت ئەو کەلوپەلانێک کە لە دەروی وڵات دێنەوە بەڕاستی سوودی نییە.
دەماتەی خۆمانە هەیە لێروکانە دەچنە ئیدەرەوە دەکڕن داوای لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم باەکی بدرێتە کاڵەکانی ناو خۆمان ئەو بازرگانانە بەڕاستی چی دێنێ نازان چی کوی ساعری دادەنێ ئەدی قەیدی ناکە دەدەنەمە قەیدی ناکە ئەمە لایەن دەکڕین بەزەری سزاوی ئەو خۆیان گەورە دەدەنەوە زۆر سپاس زۆر سپاس بۆ پەیوەندەکەت ئارام لە چەمچەماڵ سڵاو لێ بێ کاک ئارام فەرموو باش زۆر سپاس هەموو کاتێکت باش وڵا دیارە بەرنامەیەکی تایبەت و گرنگە لەسەر هێنانی خواردن ئادەمانی و شتانی کە لە دەرەوەی وڵات بێتە هەرێمی کوردستانەوە کەما حکوومەت هەرێمی کوردستان وەزارەتی دەرنووسی بە تایبەت کۆنتڕۆلێکی تەواوی لەسەر خواردەمەنەکان کە دێتە هەرێمی کوردستان کۆنتڕۆلێکی تەواوی نییە کە دەبینی ئەو نەخۆشانە کە ئێستا بەناو هاوڵاتیانە زۆر بڵاوە هەموو هۆکاری ئەو خواردەمانیانەیە کە دێتە هەرێمی کوردستان بە تایبەت ڕۆنە برنجە شەکرە شیرەمەنیە ئەو شتانی کەم ڕە هاوڵاتیان لە بازاڕ دەیکردن و دەیخۆن ئەمە حکوومەت هەرێمی کوردستان وەزارەتی دزحا کەما کۆنتڕۆلێکی تەواوی نییە لە سەرچینەکانیان ویشێکی تاو نییە خەڵکی شارەزا لە ژوارێکە و خۆراکە چۆن چۆن بێت هەرێمی کوردستان هەندێک جار لێت بەشانە فێرێکە دەکرێت لە بەرگەکانێک سەرەکی خۆراکەکە بەسەر چۆ بەرگەکەی مانگی کاتی تری بەدانرەوە ئەمەش بۆی کە سەرف بێت لە بازاڕانش کارەفاتی گەورەی دروست کردووە لەناو خەڵکە ئەو خۆراکانە ئەکردن دڵنیانی بەبێ هاوڵاتیان وشار بن و خۆراک و خواردەمانەی کەیکردن سەیری کاتەکەیکردن ئایا کاتەکەی بەسەر چیانە بەداخەو حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی تەنزیه حکوومەتی کوردستان بەڵێ کاکارام بەڵێ سپاس بۆ بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت دەچینە لای شاهینازخان لە سلێمانی سڵاو لێ بفەرموو شاهینازخان بەڵێ دیارە پەیوەندەکەی پچڕا دەچینە لای ڤینۆسخان لە پیرمام سڵاو لێ بفەرموو دیارە پەیوەندەکەی ڤینۆسخانیش لە پیرمام پچڕا ئازم بە باس لەوە بکەین ئایا کێ بەرپرسە لایانی پەیوەندیدار ئەگەر کوالیتی کۆنتڕۆڵ یان کۆنتڕۆڵی جۆری بە نمونە بینەوە یان بازرگانەکان بەرپرسن لە هێنانی کەلوپەل و خواردەمەنی بەسەرچوو سڵاو لێ بێ فەرموو ئەم کاتتان باش زۆر سپاس دەکەم شاهینازخان لە سلێمانی بەڵێ هەموو کاتێکت باش فەرموو بەڕێز سەبارەت بە تەوەرەکەت من وەکو هاوڵاتی وەکو تاکێک لە بەشی ڕاگەیاندنم بەڵام من وا هەستەکەم یعنی فانسۆڕێک نییە لە سەرەوانی کە دێم لە هەمان کاتشە بەرنامەکەتان ئازادە کە خەڵک بە ئازادی زۆر بڕێ منیش لەوانم کە حەتەکەم بە ئازادی وای خۆم دەرببڕم بەڵێ فەرموو زیاتر بەرپرسەکان یانی لێرە بەرپرسن ئێمە مەسەلەن بۆ نمونە گەورەیەکمان لە ماڵ نەبێ گەورەیەک ناهێنین ئێستا مەسەلەن بۆ نمونە کوالیتی شتەکان زۆر خراپە مەسەلەن بۆ نمونە جلوبەرگە کوالیتی زۆر خراپە هەمووی سووریە شتەکانی خراپە بۆ نمونە ببوورە من لەبەرەوەی پەیوەندەکە بشڕە شاهینازخان یان ڤینۆسخان کەم لەگەڵ بەڵێ ڤینۆسخان ببوورە منتم شاهیناز یارە ببوورە فەرموو ئاساییە بەڕێزم برای بەڵێ سەبارەت بەوەی کە ینی حەزەکەم یان ئێستا بۆ نمونە لە هەولێر کۆنتڕۆلی جۆری سڵاوڕێزم بۆ کارمۆیەت هەیە مدیری کۆنتڕۆلی جۆریە زۆر ینی دەست پێشخەری کرد بەڵام بە تەنیا ناتوانێت بۆ نماڵی بە چەبڵە بەدەستێ لێ نادرێت یعنی بازرگانەکان گوێ نەیانێ مەسەلەن ئەگەرنا زۆر شتی باش هەیە بکرێت ئەشکرێ بەڵام ئەوە نییە بەرپرسەکان بەڕاستی من خۆمیێکم لەوانە کە ئەبینم زۆر ینی بازرگانەکان پشتیان هەیە پشتیان نەبێت زۆر شتی خراپ لێرێ بەڕاستی هەرچی شتی خراپە لەو کوردستانەیە بەڕاستی کوالیتیان زۆر نزمە بەڕاستی لە هەموو لە غەسالاتەوە لە مەکاینەوە لە هەموو شتە کوالیت هەتا سیارەکان کوالیتیان زۆر خراپ بەڕاستی بە کسێک سیارە قۆپێتەوە بۆ نمونە جلوبەرێک یان قۆندەرەیە دوو لە ڕوودەراتە ئەمڕۆ ئیکڕی بەیانی تەقیوە ئەوە چێ زۆر ناخۆشە وڵای وڵاتەکەمان بەداخەوە بەعزە شتێکی تیا زۆر ینی هەرچی شتی کاڵی خراپە بەسەرێمەیان کوبۆتەوە بەڵە سپاس بۆ ڤینۆس لە پیرمام دەچینە لای شاهینازخان لە سلێمانی سڵاو لێ بێ فەرموو شاهینازخان بەڵێ دەچینە لای شاهۆ لە هەولێر سڵاو لێ بێ کاک شاهۆ فەرموو کاتتان باش زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش دەربارەی وادانەی کە دێ لە بارایی بەڵێ بەنسبەت وەزارەتی بازرگانی من وەزارەتی بازرگانی بەرگەمەکسی وەزارەت دەزانم بۆ ئێمە خەڵک کەمیۆنەری هەڵبژاردەوە ناو پەرلەمانەکان پێنەفەر لە بەغدا لەسەر و مەسەلەیە دەنگ و باس دێنەرەوە بەڵێ لەبەرەوە خوارانی کە لێرە دە هیچی بە خەڵک نایە بەزار دەکەی باشەوە کەیتری هەموو یەکسپارە بە باشترین نرخ دەکەوێت لە دەروای وڵات و
وخراپترین وادە بەڵە سپاس بۆ پەیوەندەکەت کاکشاهەو لە هەولێر دیارە دەنگەکەی بەباشی ناهات دەچینە لای لاڤەخان لە هەولێر. سڵاو لێ بێ لاڤەخان فەرموو. ئەم کاتە زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش. نانی تۆ زۆر سپاس. باشیت؟ زۆر سپاس. یاخوا باش بن. سپاس دەکەم. کاکسوان زۆر سپاس دەکەم بۆی کە جمعان تەوەرێک دیاری ناکەن ینی هەر کەس و کەش شتێکە بێت لەسەری باش. ببوورە لاڤەخان دیارە ئەم هەینیە ئەمڕۆ جومعە تەورەکە کراوە نییە لەبەر ئەوەی لە سێ ڕۆژی ڕابردوودا بە شێوەیەکی زۆر کەلوپەل و خواردەمەنی کڕا لە بازار بۆیە ئێمە تەوەری ئەمڕۆمان تایبەت کردووە بەڵام لە هەینی داهاتوودا ئێمە بێگومان تەورێکی کراوەیە. بەڵێ کاتۆنگیان لە ڕاستیان بۆ تەلەفۆن نەکرد بۆ تەلەفۆنم کردە خۆم بە قەرزداری NRT ئەزانم کە ئەبووە جەژن تەلەفۆنم کردای پیرۆزەیەم لە کارمەندانی NRT کردایە نەنە زۆر ئاساییە ڕواناکەم هیچ کەسێ بەخەتەر NRT بکە لەبەرەوە داوان لێبوردنیان لێکەم و جەژنە پیرۆزیان لێکەم هیوادارم هەموو جەژنێکتان هەر خۆشی بێت و سەرکەوتوو بن دەربارەی تەوەرەکەش بڕامێ هیچ شتێکم یا لەسەری. زۆر سپاس دەکەم زۆر سپاس بۆ لاڤەخان لە هەولێر بەڵام ئازان ئەوەی کە باسمان لێوە کرد هێنانی ئەم شتومەکانە ئەم کەلوپەلانە کێ بەرپرسە لە بەرامبەری ئایا بازرگانەکانن کە هەندێک نمونە بینەوە هاوڵاتیان دەرەمە قسەی هاوڵاتیانە دەڵێن بازرگانێک دەچێت بۆ وڵاتێک بۆ نمونە چین بەرامبەر بەو شتێکی دەکڕێ با بیکەن بە نمونەی شتە کارەبایەکان داوای هەرزانترین شت دەکات یاخود خراپترین شت بۆ ئەوی بە هەرزان بیکڕێ و دەهێنێتە هەرێمی کوردستان وەک باسمان کرد بازاری ئازاد ئەوەی کە دەڵێن بازاری ئازاد ئایا ئەوەیە ئەو بازرگانە بە حەزی خۆی نرخێکی بۆ دابنێ و بیفرۆشە لە بازار و لە بەرامبەردا با باس لە هۆشیاری هاوڵاتیان بکەین ئایا هاوڵاتیان ئەگەر هۆشیار بن ئەو کەلوپەلانە ئەو خواردەمەنیانە بەکار نەهێنن یاخود نەیکڕن ئەوە نابێتە ئەوەی زیان بە ناگاتە ئەوەی زیان بگەینە بە بازرگانەکان و ئەو کەلوپەلانی تر نەهێرێن و بەرپرسیاتی حکوومەت چیە لێرەدا وەزارەتی بازرگانی بەڕۆبەتی کوالیتی کۆنتترۆل یان کۆنتترۆلی جۆری چییە لە هێنانی ئەم کەلوپەلانە بەڵێ بەرهەممان لەگەڵ دایسلااو لێ بە کاک بەرهەم فەرموو ئەم کاتە باش زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش کاکشان بەڵێ وڵی بەڕاستی خۆی بێبەرنامەیە بۆ هاوردەکردنی شت لە دەروی وڵاتەوە ئێمە بازرگانەکانمان هیچ کوالیتیشیان ینی ئەوەی تیا هەیە من ئاگاداری ئەوشتم کە زۆر لە بازرگانەکانمان لە سینەوە لە چینەوە کەشتێنن چوونەتە داوای شتی خراپیان ڕشتی چاشان نەکرد ئەمە یەک دووش حکوومەت هیچ لە پرسیینەوەیشی نەکردووە لەگەڵ ئەو بازرگانانەیە بەڕاستی ئەگەر حکوومەت بەرنمەیان بۆ دانێ بە ژۆرەی بەرنامە شتەکانیان بێنە شتی باش بێنن ئەوە باشە گرانی زۆر مشکلش نیە بەس تۆ شتێک هێنیت بۆ هەفتەیەک ئێستا بۆ نمونە شتی کارەبایی هەنراوەتە وڵاتێمەوە هەفتەیە کاری کردو ئەمە بێبەرنامەیە ئەمە ئەوەیە کە هیچ کوالیتیشیان نیە. بەڵێ کە خۆت ئەڵی کاک بەرم کە دەڵێت بێ بەرنامە ئایا بەرنامە چییە؟ وەکو هاوڵاتیەک تۆ پێشنیاز چیە بەرنامە چۆن دامرێ بۆ قەدەغەکردنی هێنانی ئەو کەلوپەلانە؟ بەڵێ ئەمە لانی پێنیدار پێما بە ژووری بازرگانی سلێمانی خۆی ئیشی بۆ بکە بەرنامەی بۆ داونێ بازرگان ئەبێت لێ بپرسێتەوە هەر کەسێک هەستێ بڵێ من بازرگانم و هەوێ بازرگانیم هەیە و چیم هەیە بیکەم ئەمە نابێت بێت بە بەرنامە بێت بە شتێت ئەجا بۆ منە ئەڵێن یەک دوو برادەر باسییان کرد باسی هاوردەکردنی شیر و ماسقەدەخەکردنی لە دەرە وڵاتەوە تۆ قسێکی زۆر جوان گوت ئەگەر ئێمە ڕێگەلەوە بگرین لە دەرە وڵاتەوە ناوی هەرێم ئەمە لە وڵاتی خۆمان شتێک هەیە کە ئەوە نێ لێرە هینی براوردیەوە بکەنەوە کە زەرمان لێرەکە نەخێر نییە ئێمە لێرە ئەڵێ بڵین باشت بێت لە دەرەوەی وڵاتەوە بەس بەڵام لە هەمان کاتیشا ئەبێت حکوومەت چی بکات ئەبێت ڕێ لێ بگرین کە تۆبارانی سنوورەکانمان نەکرێت ئێمەش بڕۆین ڕێمان هەبێت قسە بکەین بەس بەڵام نابێت ڕێ لێ بگرین کە لە بینشی پەیوەندیشی بازرگانی ببسڕێنی لەگەڵ وڵاتێکی جیاسیاکە ئەمە زەرێت لە وڵاتەکەمانەدا. بەڵێ کاک بەرەمبا گوێمان لە تێبینی کاک محەممەد بێرە سلێمانی سڵاو لێ بێ کاک محەممەد. بەڵێ کاک محەممەد سڵاو لێ بێ. ئەم کاتە باش بەڕێزم. زۆر سپاس کاک محەممەد با لەوە دەست پێ بکەین ئێمە پێشنیازی زۆر کرا لایەن بەشداربووانەوە یاخود لەلایەن هاوڵاتیانەوە پێت وایە بژانەوەی کەرتی تایبەت بژانەوەی کەرتی پیشەزازی وا ناکە کە ئێمە پێویستمان بۆ کەلوپەلانە نەبێت و بتوانین بەرهەمی نیشتیمانی یاخود بەرهەمی ناوخۆیی خۆماڵی خۆمانمان هەبێ؟ بەڵێ کاشوانجان جوابانەوەی پرسیارەکەی جەنابەت هەڵێت گرم بۆ تۆزێکی کە دوو پێشێنیاری بچووکم هەیە لەبەر ئەو مەبەستە پەیوەندی مەجەرابتەوە یەکەم بۆچی لە وڵاتی ئێمە ڕۆحی ئیبداع و داهێنان لە لای گەنجەکان مردووە
ئەمە بکەی بە بابەتێک من چاوەکانی تۆ ماچەکەم دووەم بەڕاستی زۆر دەمێکە من حەزەکەم ئەگەر بابەتێک لەسەر خانەنشین چونکە ئەوانەی کەوا خانەنشینن تەمەنێکی زۆریان بردوێتە سەر ئێستا زۆریان ئەناڵێن بەسەر نەخۆشی درێژخایانەوە پێشتر کردومانە بەڵێ ئەگەر ئەمەش هەبێت من چاوەکانی تۆ کردومانە کاک محەممەد خۆم پێشتر چەند هەفتەیەک بوو بڵێ کاک شوانەجان بەس ئەم بوارەی جەنابەت ئێمڕۆ ئەچێتە بابەتێکی زۆر فراوانەوە لە بەڵێ وایە بەڵام ئەوەی کە من زۆر ئەمەیە مەطلەبیمە کە باسی لێ بکەم شتێک هەیە پێڵەن ڕۆشنبیری و لەگەڵ خواستی کڕیار ڕۆشنبیری کڕیار لە چه ئاستێکایە لەگەڵ خواستەکەیە ئەم دوشتە هەیە تحدیدی ئەوە ئەکات کە ئێمە لە بازارە چیمان ئێوە چی سەرفەکرێ بەڵام بە شێوازێکی عام ئەو لەبەر ئەوەی کەوا ئیمڕۆ پارە هەیە لە بازارە دوونەوە عپارەیەکێ بە عارەقی داوچەوان پەیاکرێ ئەوە سەرفیاتی عەقلانی ترە بەڵام ئەو پارەی کەوا بە مۆڵیەتە دەستی خەڵکەوە وا بزانم سەرفیاتی ئەوە بە هەر شێوازێ بێ و کاڵاکان هەر شێوازێ بێ کاک محەممەد با ئەو پرسیانانی کە کردم هەڵیگرم بۆ کاک حەکیم لە قەسرۆ بەڵام مادەم باسی ئەوەت کرد هۆشیاری کڕگار خۆی پێت وایە ئەو شتانی کە هەرزانن بۆیە هەرزانن دەکڕێن واتە ئەو شتانی کە گرانن ئەوانە باشن لێرا شتێک یێتە پێشەوە ئێمە بێ لەو تێڕوانینەوە سیرمان بکەین ئەگەر هاتی نەسەر ئەوەی ئێستا ئێمە من شتێکی گرانبەها بکڕم بەڵام بۆ فترەیەکی زەمەنی زیاتر ئەمە چاکترەوە لە کڕاشتێکی هەرزان بکڕم بۆ فترەیەکی کەم کڕیاری ئێمە چەند توێژێک و چەند لایەنێکن ئێستا بازرگانیش ئێمە ئەزانین بازرگان هەشت ئەوە نییە پارەی پێبێ بچێشت بکڕێ بازرگانی ئەبێ لە پێشە کە هیتە سەر بازرگان ڕۆشنبیریەکی وەپەنی هەبێ ئەبێ ئەو پێشەوەی پارە بەێ بچێشت کڕفکلەوە بکاتەوە ئەو هاوڵاتی کەشتی پێفرۆشێ برای خۆیەتی کەسی خۆیەتی هاوڵاتی خۆیەتی بەڵێ کاک محەممەد سپاس بۆ پەیوەندەکە دەچینە لای حەکیم لە قەسرۆ سڵاو لێ بێ کاک حەکیم فەرموو گەلێک سپاس کاک حەکیم ئەو پرسیارەی کە خستمان ڕوو پێت وایە بوژانەوەی کەرتی پیشەزازیان کەرتی تایبەت هەنگاوێکە بۆ ئەوەی ئێمە خۆمان بەرهەمی خۆماڵی یاخود بەرهەمی ناوخۆیمان هەبێ بەڵێ پێشێکی مدوێت بێژم کە ئەسجدل سوپاسیا کەناڵێوەت کەم کە کەناڵە ئێن ئارتی کە بۆ هەمی خەلکێ جەمارە کوردستانی عشق و هەبی نەخۆگۆریکی ڕۆژ بڕوژێ ماندیبوون ئەستاپی ئەوی کەناڵی که چندهان کارمندان خودان شیام فکر دهن به تایبت این آرتی بو خودان جماور و تماشاوان نویزیدت بو هرش دست بیک آدم از راندن خو ایکم نترس بو یلی کردستانه و شمال که حل بو شیا بریکا برنامه خوین سیاسی و جواکی و هنری و روشنبیری خلکیم و کاسین جماوری گل کردستان بکت خودان و ببیت کنال گل کرد زۆر سپاس دەکەم کاک حەکیم زۆر سپاس بۆ قسەکان دیارە من ناوەکەم بە هەڵەوت وتم لە قەسرۆ بەڵام لە قەسرۆکە هیوادارم پرسیارەکە نازانم ئەگە تێگەیشت بێت کاک حەکیم پێت وایە بەڵێ بوژانەوەی کەرتی پیشەسازی پێتوانی هەنگاوێکی باش بێ بۆ ئەوەی ئێمە پێویستمان بە شتومەک و خواردەمەنی دەرەوە نەبێت راستی یعنی حتی اون که اول چند مینیتن سر حکومت هم اول برتر سلوه چند که دوه چهار سری بوه تکرن یعنی اگر به حتی جلوی طماطم ما و تشتمال در به والاتی دهن بله یعنی اول سر حکومت برتر سباله بله سپاس با پیوندەکە دەچین لای نیڤان لە دهۆک سڵاو لێ بێفەرموو ممنون چۆنی باشترە زۆر سپاس دەست خۆشیل بەرنامەجێتە بکەم زۆر سپاس دەکەم کاک نیڤان کاک شوان بەڵێ بەش جلو بەرگ و تشتی کارەبایی نییە ئەوەی تەزویر ئانی سینی کاک نیڤان گوێت لێمە بەڵێ دیارە پەیوەندەکەی پشرا دەچینە لای عەزەت لە سلێمانی سڵاو لێ بێ کاک عەزەت فەرموو بەڵێ دیارە داخرایەوە دەچینە لای کاروان هەر لە سلێمانی سڵاو لێ بێ کاک کاروان فەرموو زۆر سپاس دەکەم زۆر سپاس دەست خۆش بێ بۆ بەرنامەکە سپاس دەکەم زۆر زۆر سپاس بۆ تۆش جوان و کاتی خۆیەتی زۆر سپاس کاک کاروان بەڵێ کاکە شوان جان وەڵای من برادرە پێشە سەباسی ڕۆشنبیری مشتری کردیا ئەو کەسەی کڕیارە با بڵێن من خۆم فرۆشیارێکی تاکم بەڕاستی یعنی توجارەکانی ڕۆشنبیریان نییە زانێ ئەو کەسێک کە ئەچە شتێنێ ئێمە بێ زۆر ئاگادار بین ئەو کەسا بێ ڕۆشنبیر بێ ینی ڕۆشنبیریەتەکە لە ڕووی هەموو لایەنێکی ئینسانی بێ ئایا ئەخلاقی بێ نەتەوەیی بێ تر ئاینی بێ ئەم شتانەی هەبێ چونکە ئەگەر ڕۆشنبیرێکی وانە بێ ئەم هەموو کاڵا و شتە خراپە نایەنن
بەڵێ کاکاروان تۆ خۆتەڵی من فرۆشیارم پێت وایە کە تۆ فرۆشیاری تۆ ئەرکێکت لەسەر نییە کە تۆ نەچیت ئەو کەلوپەلانەیە ئەو شتومەکانە لە بازرگانێ بکڕی کە دەزانیت ئەو شتومەکانی باش نین زۆر ڕاستە ئەمە شتێکی زۆر ڕاستە من بۆ نمونە هەفتەیەکم لە لای بازرگانێک شتە کڕم بەڵێ باشە نوعێتەکەی باشە ئەوەی باشە مانگێک دوای ئەوە نفسی شتیت بە هەمان شێوە لە هەمان پاکەت و کارتۆن و هەمان مواسەفاتی هەیە سێکی شتەکە خراپە ینی شتەکە لی کەم کراوەتەوە یان موادەکەی کەمتر بەکار هاتووە و چاکی جارانی نەماوە ینی لە ماوەی مانگێک هاتووە سێرەکەی سەرێ لێ تێگەچێ ینی بە مشتریەکە دەڵێ ئەمە زۆر باشە پێشتر بزوێتی ئیسفادەی لێ کردووە سێرەکەی مانگای وان نییە ینی وردە سێرەکەی و شتە بەرەو خراپبوو نەچێ بەرەوە چێکە توجارەکە بۆ هەوڵی قازانجی کەمی زۆری خۆی بابەتەکە کەمە کاتەوە ینی ئەمە یەکێکە لەو شتانە یەکی کەش هەیە کە ئێمە کوالیتی کۆنترۆلمان هەیە بەڵام کوالیتی کۆنترۆل ینی زۆر ناتوانێت ئەو شتانە بکە کۆمەڵی ئیشی جوانی کردو کۆمەڵە شتی جوانی کردو بەڵام هەر ئێستاش ماوێتی ئێستاش ئەوەی ماوە من هیوادارم لە ژووری بازرگانیەوە بێ لە وەزارەتەکانەوە بێ ئەو کەسانی کە چ شتەکان هێنن ئایا بەکردنەوەی دەورە بێ بە هەرچی شتێک بێ ڕەشنبیرێکی کە بەدەیان بەم خەڵکە بەڵێ کاکاروان ئەوە نەشتی خراپیان هێنێ زۆر سپاس بۆ پەیوەندەکە دەچین لای ڕێڤینگ لە دوهۆک سڵاو لێ بێ فەرموو بەڵێ کاکشان کاتت باش زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش حاڵ باشی زۆر سپاس دەکەم دەستخۆشی تەوەرەکەتان لێ دەکەم بەڕێز زۆر سپاس بەڵێ تەوەرێکی زۆر جوانە بەڕاستی بەڵێ زۆر سپاس خۆ پێویستە تەوەرێکی واش هەر هەبێتن بەحەقەت بەڵام مۆزوعێکی یەکاکشان سەگەنسان بە جوانی بە دوایدا بڕواتن بەڵێ گشت بە دەتوانم بڵێن من 90% تجارەکان ئێمە حاجین بەحەقەت حاجین ئەو پەیوەی دینی ئیسلامن یا مرۆڤی شێخن بەحەقەت یا بەرپرسن ئەو شتانە هەن لەواقعدا ئەو حاجی کە دەڕوات ئەو شتەی دەکریتن دەبێت پێش ئەوەی کە لە بازەی ئیسلامەتی خۆی چاو لە خۆی بکاتن دەبێت بازەیەکی ئینسانی ئەگەر حەقیقەتەن چاو لە خۆی بکاتن لەگەڵ ملەتەکەی خۆی چۆن تەسەڕوفێک دەکاتەوە مرۆڤ پێت وایە هەیەنە کاک ڕێڤینگ بەڵێ ئەو هەستە مرۆڤایەتی کە تۆ باسێکی هەیەنە ئەم هەستە مرۆڤایەتیان لەناو کۆمەلگەی کوردی ئەوەندە ڕۆشنبیری ئەوانە پێش نەکەوتووە حقیقەت ئەوە تەئسیریشی لەوەدایە ڕاگەیاندنی ئێمە ڕاگەیاندنیشی لاواز بووە ئەگەر گشت ڕاگەیاندنەکان وەکو ڕاگەیاندنی مەسەر ئێنارتی وایە دەمانتوانی ڕۆشنبیریی باش لەناو قەزیەی کوردیدا ڕۆشنبیری کورددا پەیدا بکەین بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک ڕێڤینگ دەچینە لای مەبەست لە سلێمانی سڵاو لێ بە کاک مەبەست فەرموو بەڵێ مەبەست خان فەرموو مەبەست خان ئەم کاتت باش کاکشان زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش دەستخۆشی بەرنامەکە و هەروەها بە تایبەتی تەوەرەکەت لێ یەکەم بەڕاستی جوانە زۆر سپاس سەبارەت بەوە بەڕاستی کاکشان زۆر جار خۆمان ئەویستینەوە هەیە هەندێک بازرگان هەیە بە تایبەتی وڵاتی سین مەبەست خان ئەگەر دوورکەویتەوە لە تەلەڤیزیۆنەکە بەڵێ باش بەڵێ کە ئەچێتە وڵاتی سین ئەڵێ گڵۆپێکم بۆ دروست کە با سعاتێک 2 سعات 3 سعات ئیش بکەم بۆی پارێکی کەم خۆی بیا بەڵامیت لێرە بە ئێمە فرۆشێ ئەڵێ بە تا ساڵێکی کارچێکی لێەوە بیهێنەرەوە بەڵێ وامان پێ ئەڵێ ئەوە سەبارەت بەوە بازۆ درێژەی پێنەیەم ئەو بەڕێزەش باسی ڕۆشنبیری و داهێنانی کرد لەناو ئێمەیە ئەوەنەی کە گەنجی ئێمە ئینتەرنێت بۆ فەیسبوک و یاهوو چاتکردن بەکارهێنێ بزانە گەنجێک هەیە دانیشتێ ڕۆژێک لە ڕۆژان لەسەر یوتیوب ینی سایتێک بکاتەوە توانەتی دروستکردنی شتێک من خۆم لە ژووری خۆما دانیشتم خەریکی ئینتەرنێت بووم توانێتی دروستکردنی ڕۆبۆتم کردوێتەوە کە هاتوونەتە ژووتیانە تێکەوتم ئەو سایتم کردوێتەوە کەسی پێماڵێن چی ئەڵێ وەریا بە بۆ نمونە ژاپۆن نەوفڕێنێ گاڵتەیان لێ خەڵکەکە خۆی گاڵتەی لێ بەڵێ هیوای سەرکەوتتان بۆ خوازم دەستخۆشی بە بەرنامەکە زۆر سپاس بۆ مەبەستخان دەچینە لای فەرمان لە کەرکووک سڵاو لێ بێ کاک فەرمان فەرموو کاکشوانم کاتت باش زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش زۆر سپاس بەڵێ کاک فەرمان بەنسبەت خۆراک و کەلوپەل و یعنی داوا و دەرمانەوە کۆمەلگاکەی ئێمە بەڕاستی کۆمەلگایەکە هەر خەریک خواردن و هەر خەریک جلوبەرگی ئەوروپیەکانە ئەیکاتە بەری بەڕاستی ئێمە نەماتوانیەوە لە ناو وڵاتەکەی خۆمان کەرتی بژانەوە بۆ وڵاتەکەی خۆمان لە وڵاتی خۆمان زۆر شتەیە ئەتوانین بیکەین ناتوانین نایکەین ئەو شتانە چین کە دەتوانین بیکەین بەڵام نایکەین وە کۆتەڵی بەڕاستی ئێمالیەکە لە حکوومەتەکەمان و لە گەنجەکانی خۆشمان
اینجا لە دوای ئەوەش بازرگانەکان بە هیچ شێوەیە ڕەحم ناکەن بە خەب ملەتی خۆمان ئاچن لە وڵاتانە کامەش دوی هەرزانە ئەڕۆن پیانەڵێن ئەو شتانەمان بۆ دروستکەن بە مەسەرن وەکو کارەبا ئەڵێ گڵۆپێکمان بۆ دروستکەن بە 24 ساعات 24 ساعات بسووتێ یعنی ڕۆیشتن لە وڵاتی سید پرسیاریان کردووە بۆ کارەبا داوای گڵۆپیان کردووە کابرا سینی جێدی توخوات و مسلمانی داوای ئەم شتە لە منەکەی من مسلمانی مەو شتە ناکەم. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک فەرمان لە کەرکووک. تریفەخان لە ناوچەی سۆران سڵاو لێ بفەرموو. تریفەخان گوت لێمانە؟ بەڵێ دەچینە لای جعفەر لە دهۆک. سڵاو لێ بێ کاک جعفەر فەرموو. ئەو کاتتان باش بەڕێز. زۆر سپاس. باشە ئەمە مشکلەیە ئەومانێ هەویەی غورفەتی زارە لە شاری دهۆک. بەڵێ. هەیەکەمان دەری ناوە 136,000 لێمان ستاندووە تا ئێستاژ یعنی بە کەفیل ناچین وتمان خاینەکەی لە خۆمان پێسا دەکەین. بەڵێ. زۆر سپاس بۆ جعفەر لە دووەک. بەڵا زانە سەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک محەممەد فیدرێر دەڵێت من پێم وایە لە سەدا 90 کەلوپەلەکانمان کوالیتیان خراپە. دەشتی قادر دەڵێت سڵاو و ڕێزم سپاس دەکەین. دەڵێت پێم وایە هەرێمی کوردستان بۆتە سۆپەرمارکێتێکی گەورە بۆ ساختکردنەوەی کەلوپەلی خراپی خارجی. دێبەر ئەمین دەڵێت زۆربەی ئەو کەلوپەلانە دێنە ناو هەرێمی کوردستانەوە کەمترین کوالیتیان هەیە لە ئێستادا دەنگۆی دانانی کوالیتی کۆنتترۆل هەیە بەڵام جێگەی گومانە چونکە زۆربەی کەلوپەلەکان لەلایەن کەسانی بزنسمان وە خۆی دەڵێت گەورەوە دەنێردێنە یاخود دەهێنرێنە هەرێمی کوردستانەوە. توانە دوکان دەڵێ بەڕای من تەواوی کەلوپەلەکانی وڵاتەکەمان بەتایبەت کوردستان لەو پەڕی خراپیدایە. هۆگر LS ڕانیە دەڵێت نەمزانیوە کەلوپەلی خۆماڵیمان هەبێت. هاوکار علی دەڵێت زۆربەی کەلوپەلەکە هەوردەکان کوالیتیان زۆر نزمەوە و ڕێژەیەکی زۆری مەوادی حافزەی تێدایە کە دە ئەوەندەی وڵاتانی تر ئەمە زیانێکی زۆری هەیە بۆ تەندروستی خەڵکی. بەڵێ دەچینە پارێزگای دهۆک و چەند چاوپێکەوتنێک لەسەر تەوەری بەرنامەکە. أفا خرج تواجد يا أخي مثلا تواجد دبيري بس استفادة مثلا بلا أول نقلة كلا بود بيش مثلا بمن في جلدي في أو دي بيجي في كعب بدل كهول بكها بس خرج شو صانية جلكيشي نفسي صعبته بس خلك ما فايدة ورقابة يسرني ده رقابة كم مشدد رقابة سرنيش برهنده بارابتر تشتي عسلية ده تقليد كرن وجاء بابا تنميني سر رقابات تجاري راستي رقابات تجاري الدفمة زيادة حد يا لوازة يعني همشي بيجنده هماني نه تاجر شو صيني صيني تشجر ب5000 ب6000 يعني هم هيفيد كان كو رقابة تشتي لا حكمة وهبيتن اف نسبة تشتي عسلي وقافتي كاس نظام كيشكي عسلي كيشكي بعسل ففكي هادو تشتي هاي السيكي ده تشتي تقلدو باشي هاي هندكي هاي يبخير نفسي باش سروشن بس ابخو في قافكي هاي كمروف ضميري خو مرتاح بكت تشي باش بيش على ما باشه يخربها في خرابه. بەڵێ دەچینە لای کاروان لە هەولێر. سڵاو لێ بێ کا کاروان فەرموو. کا کاروان؟ بەڵێ باشی. زۆر سپاس. بەنسبەت ئەو ئەشیای هاوردی چین. بەڵێ. من خۆم چوو بۆ چین ئەشیام هێنا ئەشیام کڕی لەوێ دەرەجەیەک و دووسیان بۆ لا ئەبردین لەوێ یاوت ئێوە عێراقین دەرەجەیەک و دووسێ نابن. لەکوێ ئەمە ببوورە کا کاروان لە چین؟ لە چین بەڵێ. بەڵێ. یاوت ئێوە عێراقین دەرەجەیەک و دووسێ نابن ئێمە دەرەجەی یەکەکەمان هێنا ئەشیاکە. هێنامان لێرە لە شەریکەیەکە با ناوی نێنم تقریبا موبایلمان هێنا زۆر موبایلمان لێ دزرا لێرە. موبایل بەڵێ. غەرامەیەکی زۆرشمان کرا هەر لێرە و هەر لە دووبەیش. لەبەرەوە ئێمە مەجبورین شتەکان جارێش خراپ بکەین و جارێشترش گرانی بکەینەوە. کا کاروان باسی موبایلەکەی تۆ ئێستا لە هەرێمی کوردستانە هەموو کەسێ زانێ کە موبایلی چینی لە سایکردنەوەی تەقلیدەوە باش نییە. بۆ ئێوە پەنا ئەبەنە بەر کۆمپانیا چینیەکان بۆ کڕینی موبایل کە باش نییە. ئێمە موبایلی چینیمان نهێنا. ئەخە تۆڵی موبایلیم هێنا لە چین چینی نەبوو موبایلەکان؟ بەڵێ. موبایلەکان چینی نەبوون دروستکردنەکەی؟ بەڵێ. تازەکراون. کەواتە پێت وایە ئەو ئەرکەی کە لەسەر ئێوەیە چییە بۆ ئەوەی کەلوپەل یا خۆشتومەک و ئەگەر خواردەمەنی تیا بێ بیهێنن باش بێت ئەرکی ئێوە چییە؟
والله كيما استيباز بيني بس رقابيك لسر كومبانيانا بك موبايل اشتد يعني غرامة أكري اشتكان بوصل ديو رقابي على لسر رقابي لسر كومبانيا كان يربي بله سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ زۆر سپاس دەچینە لای ئەکرەم لە شیرازیە سڵاو لێ بێ کاک ئەکرەم فەرموو بەڵێ دەچینە لای سیازان لە زاخۆ سڵاو لێ بێ فەرموو الو بله دەستخۆشیە بەرنامەتان بکەم پێشەیەکێ زۆر سپاس دەکەم کاک سیازان کاک سیاڤان بەڵێ من سیاومەند شزۆخ بەڵێ خۆشحاڵین کاک سیاڤان ڕاستی خۆش تەوەرە ئەوروکە بەرنامەیەکە خەڵک لەسەر داخەوێت بەڵێ ئەوەت مینە دزیر ڤامیرێت بزنسمەنە یەت تاجرێت بازرگانێت مە یەت چنە ژدەر بە تشتا دینم بەڵێ دەبێت ڤامیرە خوا بدەن شووری دەمێت تشتێکتینن داغەڵێ وڵاتە خوات کەن خوا هۆی نبینن لەگەڵ منەتە خوا و زۆر سپاس زۆر سپاس دەچینە لای باوکی محەممەد لە سەی سادق سڵاو لێ بێ باوکی محەممەد فەرموو بەڵێ دیارە پەیوەندەکەی داخراوەتەوە دەچینە سەر سەرنجەکانی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ڕۆز مەهان دەڵێت ئەو کەلوپەلانەی دەهێنرێنە ناو هەرێمەوە جگە لە خراپی جۆرەکانیان زۆربیان ماوەی بەکارهێنانیان بەسەر چووە چاکدار ئەرجون دەڵێت دەستخۆش جوانە تەنها دەستخۆشی گرۆ سپاسەکەین هەڵە AIB دەڵێت سڵاو بەڕای من ئەو خواردنانەی کە هاوردەی هەرێمی کوردستان دەکرێن هەمویان هیچ مەرجی تەندروستیان تێدا نییە ژیار ئەسە دەڵێت هیوادارم خۆمان بتوانین کەلوپەل دروست بکەین نەک شت لە وڵاتەوەنەوە بهێنین مستەفا تاها دەڵێت هیوادارم کارکەکانی دیارە مەبەستی کارگەکانە لە قوتونان دروست بکرێن و دەبنە هاندەرێکیش بۆ برا جوتیارەکان بەڵێ پەیوەندیەکی ترمان لەگەڵدایە سەفینمان لەگەڵدایە لە پێنجوێنەوە سڵاو لێ بێ کاک سەفین فەرموو زۆر سپاس دەکەم دەستخۆشی بەرنامەکەش لێ یەکەم زۆر سپاس بەڵای کاکە گیان سەبار بە تەوری بەرنامەکەتان بۆ خواردن و کاڵاکان کە داخڵی هەرێمی کوردستان ئەکرێن بەڵێ وەڵای من توێژنەرێکم بۆ بەرنامەکەتان هەیە قوڵەکەن فەرموو هیوادارم بەرنامەشی تایبەت لەسەر گرنگتریش کە تا ئێستا نەبینیەوە بەرنامە سەدانی ئەویش پێنانی دەرمان و کاڵاکانێکە ئەو دەرمانانەی لە سنوورەکانە و لە شوێنەکانێکەوە داخڵی هەرێمی کوردستان ئەکرێن کەسی تا ئێستا بەرنامەشی بەپێزانێ و دڵنیا بکە و ئەو دەرمانانە کە هێنە هەرێمی کوردستان گەورەترین هەڕەشن بۆ سەر کەواتە کاک سەفین ئێمە بابەتەکە کراوەیە بۆ هەموو شتومەکەکان ئەتوانی باسی دەرمانەکان بکەی وەگەر حاڵەتێکت دی بێت ئەتوانی وەکو نمونە باسیکەی والله وەکو حاڵت من نەمدیوە هەموو پێنجوێن و هەموو گومرگەکان شارەزان کە نزیکی ئاوە لە ماوەی پێشە سێتوانان لەوە پێش کە لە سنووری باشماخەوە چەندین تەردەرمانی نایاسایی کە لە ڕێگەی بەڕێوەبەری باشماخ و کۆمپانیایەکە و ژێربەژێر بەڕێکەوتن بە بڕێ پارە داخڵی هەرێمی کوردستان کرا ئەمە لەکوێوە هێنران لە ئێرانەوە لە ئێرانەوە بەڵێ کە لە ئێران بەڵێ پاژەوەی بە مەنەفێسێکی بەسەرچوو کەسو بوو دارایی ڕاستەوخۆ مدیرەکەی لە کارەکەی دوورخستەوە بەڵام بەبێ ئەوەی دادگایی بە دادگا درایەوە ئێستا لە بەشێکی گومرگی کلێمای دانراوەتە بەڕێوەبەرەکە بەبێ دادگایی یعنی شایەتی لەسەرە کە چەندین دەستێک وەرگرتووە لە بەرامبەر و کاری بێت بەڵێ ئێستا حالیە نەدادگاییە کراوە بەڵام کەسێکی داما و کە کارێکی بەستی دەکات پرسیدێکی بەسەرچوو یانێ و ڕاستەوخۆ غرامە ئەکرێت و بەڵام ئەو کەسانی کە پلەدارن کەسیان عینادێت بەدادگا کەسیان ڕاستەوخۆ تونیشکەنێتە بەڵێ سپاس بۆ سەفین لە پێنجوێن دەچینە لای شاخەوان لە کەس نەزان سڵاو لێ بێ کاک شاخەوان فەرموو ئەو کاتت باش کاکشوان زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش زۆر سپاس کاکشوان بەحقەت کاکشوان ئەمن پێشەوەی باس لە مەسەلەی سەرسەری گرفتی کاک شاخەوان یان دەنگی تەلەڤیزیۆنەکە یان کەسێکی یان دوورکەویتەوە لی بەڵێ بەڵێ کاکشوان بەحقەت گرفتی ئەو کەلوپەلانەی کە لە خارجەوە بێت ئەمن وای دەبینم پێش ئەوەی کە باز لە مەسەلەی چارەسەرکردنی بکەین بارودۆخەکە لەوەدا دەبینم کە هیچ لێپێچینەوەیەک نییە بە شێوەیەکی فەرمی بە شێوەیەکی سەرەکی بە شێوەیە کە هەر تجارێک هەر بازرگانێک کاتێک کە مخالفەیەکی کە کاتێک کە سەرپێچێکی کرد لەلایەن حکومەتەوە بەڕەسمی ئەو کەسە دادگایی بکرێت بهێنرێتە سەر شاشەکانی تەلەڤیزیۆن لە ڕۆژنامەکە لەسەریا بنووسێت لە حاڵەتێکدا ئەگەر یەک لێپێچینەوە بەرامبەر بازرگانێک بکرێت و خڕمنگ بداتەوە
ئەمن گومانم وایە ئەمن بێگومانم لەوەیکەوە زۆر بەشێکی سەرەکی هەموو ئەوانەی کە دەستیان بەو ئیشتە کردووە و کار و پیشیان زیاتر هاوردەکردنی کەلوپەلە لە دەرەوە ئەوانە ناتوانن ئەو حاڵەتە دووبارە بکەنەوە. بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت کاک شاخەوان دەچنە لای محەممەد لە سلێمانی. سڵاو لێ بێ کاک محەممەد فەرموو. کاتی ئەوش باش زۆر سپاس دەکەم. دەستخۆشیتان لێکەین بۆ بەرنامەیە. زۆر سپاس. تەوەرەکە پێما بێت لەسەرەوەیە کە وەبەرهێنانی ناوخۆیی و پیشەسازی و ساخت و ساز لە وڵاتی خۆماندا بەرپا بکەین بۆ ئەوەی چارەسەری ئەو گرفتارە بکەین کە هەموو ئەم برادرانی پێشتر باسییان کرد. بەڵێ خۆی گرفتەکەمان ئەوەیە کە ئێمە وڵاتێکین بەسیترین پیشەسازیمان تیانە. ئەبێ لی کۆلینەوە سەبەب چییە؟ هۆی چییە؟ ئێمە وڵاتێکین فقط بووین بە وڵاتێکی ئیستیهلاکی. واتە هەر وڵاتێک کە محتاج بوو بە بەسیترین شت نەتیجەکەی ئەوە بێ کە ئیسا ئەمڕۆی مەتی کەوتین. هەر لە کەرەوزەوە هەر لە تەماتەوە هەر لە خەیارەوە هەمووی لە خاریجەوە بۆمانێ لە کاتێک ئێمە وڵاتێکی کشتتوکاری بووین. کشتتوکار لە وڵاتی ئێمەیە بە جۆرێک بوو کە بەشی هەموو خۆرهەڵاتی ناوڕاستیە کرد کەتی ئیستا ئێمە دین مەجبورین چین بیبەر و سەوزە و تور لە وڵاتانی دەرەوە بێنین کە ئەمە کاریسەیە کە ئەمە کارەساتێکی گەورەیە بە سەرمانە هاتو جا چ جای بگا بە گڵۆپ و شتی کارەبایی و سیارە و پێداویستی ناوماڵ کە هەمووی ئەشای خراپە. ئەمە سەبەبەکەی گەڕێتەوە بۆی هیچ هەندانێک لە وڵاتی ئێمەیان نییە بۆ پیشەسازی هیچ هەندانێک نییە بۆ بەرهێنان لە وڵاتی ئێمە فقط دوایان لێ کردوین ببین بە مردوویە وەکو نەخۆشێ لە خەستەخانە کەوتبین قەترە ئاو بکەن بەندەممانەوە کە ئەمە کارەساتە هیوادارم ئەم میلەتە بکردکاتەوە ئەوانەی کار بەدەستن و ئەوانەی ئەم وڵاتە بەڕێوە بن کاریسەیەکی گەورە ئێمە بەسەرمانە دێت کارەساتێکی زۆر گەورە بەڕێوەیە بەسەرمانە بێت. بەڵێ کاک محەممەد سپاس بۆ پەیوەندیەکە دەچینە لای شۆڕش لە سلێمانی. بەڵێ زۆر سپاس. بەڵێ کاک شۆڕش لە سلێمانی سڵاو لێ بفەرموو. بەڵێ کاک شۆڕش. بەڵێ دەچینە لای ئەحمەد لە خورماڵ. سڵاو لێ بێ کاک ئەحمەد فەرموو. کاک ئەحمەد بەڵێ دیارە پەیوەندیەکانیان ئامادە نیە. دیارە مستەفا تاها دەڵێت هیوادارم کاگەکانی لە قوتونان دروست بکرێن و دەبێتە هەندێکیش بۆ براجوتێرەکان بژار شەقلاوەیی دەڵێت پێویستە لەسەر حکوومەتی هەرێم کە نەهێڵێت ئەو کەلوپەلە بیانیانە بهێنرێنە کوردستان و بەناس قەرەداخی دەڵێت ئەمە ڕای خۆمە کوردستان بۆتە کەلاوەیەکی گەورەی پاشماوەی شتومەکی دەرەوە و زۆریش وترۆتەوە دیارە دەڵێت مەبەستی زۆر وتراوە بەڵام هیچ چارەسەر نەبینراوە. ڕێبوار حسێن دەڵێت ئەم کاتتان باش دیارە لەسەر تەوەرەکە دەڵێت ئەو کەلوپەلانە یاخود ئەو خۆردەمانیانەی کە دەهێنرێنە هەرێمی کوردستانەوە کەس نازانێ باشە یان خراپە چونکە تا ئێستاش ئامێری پشکنینی پێشکەوتوی وامە نییە کە گومانی ئەوە نەهێڵێت ئەو خواردنەمانیانە باشن یان خراپن. بەڵێ دەچینە لای پەیوەندیەکی تر. سڵاو لێ بێ فەرموو. ئەلو بەڵێ پەیوەندیەکی ترمان لەگەڵا بەڵێ فەرموو سڵاو لێ بێ. ئەلو ئێوارە باش. بەڵێ سڵاو لێ بێ کاک لوقمان فەرموو کاک لوقمان. عەفو کەی بەڕێزم ئەو کاتت باشە دەستخۆشی بەرنامەکەت لێ یەکەم. زۆر سپاس دەکەم. بەس حەزم لێ بوو برتوو بووشە باسی کەرتی تایبەت بکەم لە هەموو جیهاندا و لە بەتایبەتیدا لە هەموو دەوڵەتە پێشکەوتوەکان دەوڵەت و خەڵک بەتایبەتی دەوڵەت بەگشتی استفاده لە کەرتی تایبەتەکە بەڵام لە وڵاتی ئێمە بووە بەهۆی قۆڕەخکردنی واتە بڵێن ئیسفادەی شخصی باشتر بڵێن ئەمەوێ باسی ئەوە بکەم تەنها بۆ کەسانی بەتایبەتی کە بازرگانن ویژدان زۆر میمە ویژدان یعنی هەندێک هەیە ئێستا بە زۆری بە ناوی حاجەتیەوە و بە ناوی هاتچووی مزگەوتەوە ئەوانەوە هەڵک بە گیرانکردن و خراپێنانی و لەبەرەوەی حاجیە خەڵکە تێڵێ حاجی فڵان هێناویەتی و ئەوەیە کات ینی حاجی فڵان هێناویەتی سیخەی پێەکە ئەوە سیخەی لای خەڵکی ڕۆشنبیری خەڵکی ئەوەندەیە و هەم ڕۆشنبیری کابرایەکەش ئەوەندەیە بەڵام پێم وایە بۆ هەموو کەسێک ویژدان باشترین دادگایە بۆ مرۆڤ و شتێکی تر لە کەرتە تایبەتیەکان بە تایبەتی کۆمپانیایە جا هەر شتێکی هەیە ئەوە ناکرێت کە کەسێکی ئێستا بۆ نمونە فەرمانبەرێک یان کەسێکی کارکرد لە دەوڵەت کە بێگانە بێ پارەی زیاترە لەوەی ئەمەێک لە شەریکەیەک ئیشمانە کرد ناوی نادەم کۆمپانیایەک
ئەو کاتی ئێمە بە سێ وەرەخەونی گشتمانە کرد عملی تووشی هەبوو وەکو ئێمە يعني شركة على أساس يعني نموذج عن دبي نبي هات لنا أول شركة بيجانا أول دبي كريك بەڵێ کاک لوقمان بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت دەچینە لای یاسین لە گرێزدە سڵاو لێ بێ کاک یاسین فەرموو بەڵێ دیارە داخراوەتەوە دەچینە لای کاک جەمال لە دوکان سڵاو لێ بێ کاک جەمال فەرموو کاک جەمال کاک جەمال گوێت لێمە بەڵێ بەڵێ جۆم دەتا بەڵێ فەرموو ئەلۆ باشی برا گەورەکەم زۆر سپاس دەکەم دەربارەی نردی کەلوپەلی هەوزە بەڕاستیەوە بە پرسیارەتی یەکەم دەکەوێتە سەر لایەنە پەیوەندیدارەکان چونکە ئەگەر بێت و سەر سنوورەکان بەڕاستی تۆکمە بکرێ وای لێ بکرێت کە نەیەڵێ کەلوپەلی ئەکسپایرۆ ئەم شتانە نەیەنجێتە کوردستان ئەمە یەکەم بە دەرەزەی دووش بەڕاستی دەکەوێتە سەر بازرگانەکە خۆی دەبێ ئینسان بەڕاستی وجدانی هەبێ چونکە ئەمە بۆ هەموو میلەتە ئەم مادە ئەکسپایرەکە دێنجێتە کوردستان دەبێ ئەوە وەک گوتم بە پرسیارەتی یەکەم دەکەوێتە سەر حکوومەت و دوایش بازرگانەکان بە دەرەزە دوو بەڕاستی ئەوان دەبێ وجدانن وەک برادری پێش بازرگە دەبێ وجدانیان هەبێ وجدانەوە بەڕاستی تۆ ئەکسپایر بێنی بۆ میلەتێکی تری نانی خۆ ئەمە هەر بۆ هەمان کورد و بازرگانەکان بەڕاستی بێ حکوومەت بە تەواوەتی بە ئەویان بکە لێبیستنەوەی تەواویان لەگەڵ بکە و کوالیەتی لەسەر سنوورەکان هەبێ بۆی بەڕاستی ئەو جۆرە مادانە نهێنرێنە کوردستانەوە زۆر سپاس بەڵێ زۆر سپاس بۆ جەمال لە دوکان دەچینە لای مەولود لە زاخۆ سڵاو لێ بێ کاک مەولود فەرموو چاوانی برا باشی زۆر سپاس خواهد تکفری بوده و برنامه تا خوازم راستی تواره که جه خدایه و تحضر آماده کردیم زۆر سپاس دەکەم کاک مەولود ئەگەر دوور کەویتەوە لە تەلەڤیزیۆنەکە یاخود کزیکەی بەڵێ فەرموو راستینه که نیوه گنجید نفت پرد با پالی بدانه بەڵێ آیا بود چی قرضاده اما اتمام دن در شریکات ترکی و بیانی با شمانی مجد مهندزه تایی مجد کلی کاره تایی لافانات اینا شول کرد کلی کاره دیرک و شهرزا و پیگشتی بگاده اغلب تشتی نشت سوینیش ترکیه جا سوینی تلگار کرناز تجاره بعد چی دوی تشتینت سبحان الله و مدکی کم بمینت بیابا ما شریکات هبان بی خود آبا یعنی شابا کار بکن بو ملت خود مرزی ملت خیمت طالبت خیمت دانت جگ باش بینته دکتر والاتی بید شنیکامت چون ترکی تشتای نمو سنین نوش اماراتی نمو بەڵێ کاک مەولود لە زاخۆ سپاس بۆ پەیوەندەکە دەچینە لای بیلال لە قادرکەرم سڵاو لێ بێ کاک بیلال فەرموو زۆر سپاس هەموو کاتێکت باش کاکە براگەم بەڵێ گوێم لێت بەڵێ کاک بیلال براغم او شتومك والله واقرام وكاقام تجارانا نظام واقراني عن كبير لسرام خلقا بابوني جزني رمضان ودوقات شتومك روش كذا سر بله نبرا بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت بیلال لە قادرکەرم دەچینە لای موافق لە پشدەر سڵاو لێ بێ کاک موافق فەرموو کاک موافق گوێت لێمە بەڵێ جۆم لێتە ئەو کاتت باش زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش سپاست دەکەم دیارە ئەو بابەتێکی گرنگە بەڕاستی مەسەلەی هاوردەکردنی کاڵا ئەو کاڵانەی کە دێنە هەرێمی کوردستان بە حکومیەوەی هەرێمی کوردستان بەشی زۆری بەرهەمی ناوخۆیی نییە بەشی زۆری کاڵاکان لە دەرەوە هاوردە بەداخەوە بەهۆی نەبوونی هیچ سانسۆرێک و نەبوونی مافی مستهلیک حقوقی مستهلیک و هەروەها نەبوونی تون و تۆڵی لەسەر دەواازەکان ئەم پێنج دەواازەی هەیە واروەها نەبوونی چاودێریی تون لەلایەن چاودێری تەندروستی و هێزەکانی ئاسایش لەناو بازار دەبینی کاڵایەکی زۆری زیانبەخش دێتە هەرێمی کوردستان دەرام کاڵانە زیانێکی زۆری هەیە بۆ هەم بۆ وەکو لایەنی تەندروستی هەم وەکو بەهدەدانی سەروەت و سامان و لە ڕووی لایەنێکی تری خراپی ئەوەیە هاوردەکردنی هەندێک کاڵا کە کاتێکی زۆر لە خەڵک دەگرن وە کاریگەری سلبی هەیە لەسەر دەرونی مرۆڤ بۆ نمونە ئەم هەموو ئەسلحەیە کە دێت دابەش دەکرێت لە بازارەکاندا هەیە منداڵان بەکاری دێنن وای لێ دێت کە کەسێکی لایەندە کەسێکی
سندوتیجی لە دەرسێ کەسێکی لە دەرسێ بەڕاستی کە لایندا سلبیات هەبێ بۆ کۆمەلگاکەی بەداخەوە لەبەرەوەی نەبوونی یاسای بەکاربەر مافی مستەلیکە و وای کردووە کاڵایەکی زۆر بێت هەرێمی کوردستانەوە کە لە ڕووی ئایزۆوە کە قیاسێکی ستاندەرێکی عالەمی هەیە پیرەوتێ ئایزۆ زۆر لە ئاستێکی زۆر نزمدایە یەک نمونی زۆر بچوو گڵۆپێک هاوردە دەکرێت 1 ساعت کار دەکات کە ئەو بازرگانانە دەبینی لە وڵاتان داوا دەکەن بە کەمترین کولفا و کەمترین ئازۆی هەبێ هاوردەی هەرێمی کوردستان دەکرێت ئەوەش هەمووی بە هەدەردان و هەمووی تێکدانی کۆمەلگا و هەمووی زۆر سپاس موفق لە پشدەر دەچینە لای باوکی محەممەد لە سی سادق سڵاو لێ باوکی محەممەد فەرموو ئەم کاتە باش کاکشوان زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش زۆر جوانە یعنی زۆر دەڵەگرێ لە بەنیسبە شت گرانی و بڵێن ئەم شتانێکەوە جیاوازیان هەر هەیە شت هەیەمان گرانە هەرزانەمان ناوەندی بڵێن شعری وایە وەکو چۆن بەڵێ باوکی محەممەد پێت وایە هەموو شتێکی گران باشە و هەموو شتێکی هەزان خراپە ئەڵێم لەوانەیە وابێ خۆ سێری شتەکە ئەەکەی بۆ نمونە چی جووتێ پێڵاوە کرێزانی ئەو شتار خۆ سێریەک هێزانی باش بێ حساب لەوە شتەکە ئەگونجێ پرسیارەکان فەرقی هەرخوای گەورەیش کە میوەیە شتێ دروستەکە بڕە تەماتێ میوەیە شتێک بی لە بازاڕە گوناحە شت وایە بە پرسیارەکەی چۆن بێ هەنی ئەوی تر وابێ هەنی هەر خۆت بە چاو شتەکان دیاریەکەی بەس یەک پێشنیاریشمەیە کاکشوانگیان هیوادارم ڕەچاوی بکەیت بەڵێ فەرموو ئەرەی ئەو خەڵکەی سۆمالۆ کاکشوانگیان بەڵێ گوێم لێتە سۆمال زۆر فەقیرە من لە ماڵ خۆمەوە هیچ توانایەکم تەوەرێ بکەیتەوە ئەو خەڵکە بزانین لە بەرامبەر ئەو کەسانە چۆن کە خەڵک برسیە ئێستا من ئەتوانم بایعەکەی خۆم دوومان لە ڕێی حکومەتەوە بنێرم بۆ سۆمال بۆ ئەو خەڵکە هەژارە هیوادارم ئەو قسەمە قبوڵ بکەیت و تەوەرێ جوان لەسەرەوە دابنێیت زۆر سپاس دەکەم من قبوڵی دەکەم زۆر سپاس بۆ پەیوەندەکەت باوکی محەممەد لە سێ سادق بەڵێ دەچینە لای دوا پەیوەندیمان کاک عەباس لە کەرکووک سڵاو لێ بێ کاک عەباس فەرموو لەسەر ئەو کێشەمانەیە کاک عەباس سڵاو لێ بێ فەرموو ئەلو بەڵێ کاک عەباس لە کێشەوە دەستت پێکە با گوێمان لێ بێ بەڵێ کێشێکمانەیە لە کۆمەڵە کوتەواڵەکانەوەیە بەڵێ کاک عەباس ئەگەر دوور کەویتەوە لە تەلەڤیزیۆنەکە بەڵێ بەڵێ کێشەکەی ئێوە چییە؟ وەڵای کێشەکەمانەوەیە هیچ یارمەتێکمان بۆ نایێت بەڵێ موچەتان نییە لەوێ لە کەرکووک؟ بەڵێ موچەتان نییە لە کەرکووک وەکو کورتەباڵەکان؟ موچەمان هەیە چۆن؟ بەڵێ کەواتە چیتان بۆ بکرێت؟ بەلای خانومان نییە بەڵێ بەڵێ سپاس بۆ کاک عەباس لە کەرکووک هیوادارم لایەنی پەیوەنددارگوێ لە تێبینەکانی ئەو بێت دەچینە لای سەرنجەکانی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک خومار عەبدولباقی دەڵێت کەلوپەل دەبێ هاوردە بکرێت چونکە کارگەی دروستکردنی کەلوپەلمان نییە ئەوەشی کە هاوردە دەکرێت پێویستە بە وشەی کوردی بنووسرێ مەبەستم خواردەمەنیەکانە هەروەها کرێکار عەبدوڕەحمان دەڵێت بازرگانەکان هەندێک وجدانیان هەبێت کورە ئەو میلەتە میلەتی خۆتانە لۆوە بێزەمیرن شتی ئەکسپایر دەهێنن کۆشەر محەممەد دەڵێت شتەکان بەڕادەی خراپ نین و دەڵێت کاڵای باش هەیە کە هاوردە دەکرێت بەڵام لە ڕووی خواردەمەنی ئێران بە خراپترین کوالیتی دادەنێن بە تایبەت ئەو بەرهەمی شیرەمەنیە چونکە بریتە لە مەوادی حافیزە بووە ADV دەڵێت ئەوەی من بێزارم ئەوەی من بیزانم زۆری کەلوپەلە هاوردەکان لە جۆری باش نین واتە ئاستی خراپ و بەسەرچوو باش نییە دیارە دوا سەرنج دەخوێنمەوە لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک پەیمان سنەیی دەڵێت خوا هیچمان نییە ئەڵێ خۆمان هیچمان نییە هەر ئەبێ بەرماوەی وڵاتان بهێنن بۆمان و دەستخۆش ڕێبەرنی باکسی دەڵێت هەر چاوا بێت هەر باشە بەڵێ لێرەدا هاتینە کۆتایی ئەڵقی ئەمجارەی بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک سبەینێ سەعات 6:05 چاوەڕوا من تەوەرێکی گەرمتر لە بەرنامەکەیە پێشکەش دەکرێت هەر شاد و بەختەوەر بن.